ئازان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد ئەم کاتتان باش. جایشتر خۆم و هاوڕێ ڕەحمان حسێن زادە لەگەڵی وای ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تر لە بەرنامەکانی دیالۆگ لەسەر پرسە گەرمەکان. ئەم کاتت باش ڕەحمان، مێدەوانم ڕۆژێکی باشت بوو بێ تا ئێستا. ڕۆژی تۆش باش، زۆر سپاس، زۆر سڵاوم هەیە بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکەمان. سپاس. بەرحاڵ لە پرسە گەرمەکان خۆمان ئامادە نەکردبوو بۆ ئەمە، بەڵام ئەمڕۆ سەرنجام ئەم پەیامەی ئۆجالان بە گوێی خەڵک گەیشتووە وا چاوەڕوانەکرا کە خۆی لە ڕێگەی ڤیدیۆ پێشکەشی بکە، بەڵام سەرنجام دیارە بەهۆی دۆخێکەوە کە پێک هاتبوو ڕێگەی وە نەدرا و پەیامەکە خوێنرایەوە. لەم پەیامەیە ئۆجالان داوای کرد کە هەم پەکەکە چەک دابنێ و هاوکات خۆشی هەڵبۆشێنێتەوە وەکو حیزبێکی سیاسی. ئەم مەسەلەیە دیارە ئێستا بۆتە باسێکی گەرم لە سوۆسیال میدیا، لە میدیا بەگشتی، نەک تەنها میدیای کوردستان، تەواوی میدیای ناوچەکە و بەشێکیش من هەواڵەکەم تەنانەت لە میدیای سویدیشا بینی، خێرا ڕنگدانەوەی بووە خود ئینعکاسی بووە لە میدیای دەرەوەشاوە بە یەکێک لە خاڵە چارە نووسازەکان یاخود ئاڵگۆڕێکی چارە نووساز لە تورکیا بە تایبەتی و بگرە تەواوی خۆرهەڵاتی ناوەڕاست بازەکرێت. دیارە پەیامەکە چاوەڕوانی واکرا کە شتی زۆرتری تیابێت لەوەی کە هات، بەڵام زۆر کورد بوو. ئەوەی من دیقەتم ماوە سەرنجم چوە سەری باسکردن لە هەڵوەشاندنەوەی حیزبەکە بوو و بەبێ ئەوەی قسەیەک لەسەرەوە بکرێتەوەکو هێزێکی سیاسی کاری خۆی بکایە شتێکی لەم بابەتانە لە ڕەوەندێک شایخود لە جێگایەکیشا لە مەتنێکە باسکرا، لە سیاقێکا باسکرا کە قسە لەسەرەوە بوو کە سۆشیالیزم لە دنیای کۆتایی هاتووە و ئەم پەکەکەش کە لەسەر بنەمای ئەم ئایدۆلۆژیای پێکاتۆی تر ڕۆژی تەواو بووە. یاخود من ئاوام بەرگوێ کەوت و ئاوا لای من کەوتەوە. من لەوە زیاتر لە پێشەشی ئەم باسەیە ناڵێم، پێم خۆشە ڕای تۆ بزانم چۆنت پەیامەکە وەرگرتووە، چی بوو نەوشتانێک کە زۆر سەرنجیان ڕاکێشێ؟ بەڵێ هەروەک تۆ باست کرد، ئێمە زۆر بە درەنگی دیارە ئەمڕۆ کە کردیە سەعاتی سێی ئوروپا یا پێنجی کوردستان پەیامەکەمان بیست و ئێمەش ئەڵان بەرنامەکە بەڕێوەبین. من پێم وایە بێ باسی تێر و تەسەلتریەوێ، حتممە تۆ شەروان لە نەزەرایە لە بەرنامەی دیکەدا یا بەرنامەی داهاتوومانە، بۆی ئینسان فرسەتی بێ هەموو لایەنەکانی لێک بداتەوە، کاردانەوەکانی بە تایبەت بزانین تا هەم لە حەزەیەشتا کوونە خودی دەوڵەتی تورکیا کە تەرەفی ئەسلی مەسەلەکەیە سکوتی کردووە، شتێکی نەوتوە، ڕەنگە لە ساعتەکانی داهاتووە دوای بەرنامەی ئێمە ئەوانش قسەیە بکەن. بۆیە یەکەم ئەگەر تۆش موافق بی یانی ئەو پێشنیارم بۆ تۆ وەک بەڕێوەبەری بەرنامەکە هەیە، بەڕاستی لە بەرنامەی هەفتەی داهاتووە بە تێر و تەسەلی قسەی لێ بکەین. دووە من لەم دەست پێکەوە بڵم ئەوەی من ئێستا ئەم شەو لەم بەشە لە بەرنامەکە بازەکەم جارە زۆرتر نەزەری شەخصی خۆمە، چونکی پێویستە هەم من هەم تۆ زانین لە حیزبمانە قسەی لەسەر بکرێەوە، هەڵوێستی مشتەرکی حیزبیمان حتمما دواتر بە شێوەی مناسب هەڕاگەیەنین. ئەوەی من لێرە ئەیڵم زۆرتر نظری شخصی ما ئەلبەتە لە عین حاڵە بێ سابقە نەبووە مەوزوعی پرۆسەی سازان یا ئەوان پێڵن پرۆسەی ئاشتی لە کوردستانی تورکیا، ئەزان 2016 بوو یا 2015 بوو ئەگەر زۆر لەسەر یاد بم، ئەو وەختە شەرم پرساتە پێشە ئەو وەختەیە تا هەڵوێستی ڕسمیمان بووە، حتا منەوەی بەشێک باسیەکەم لەو چوارچێوەشە ئەگرێتەوە. طبعاً بۆ فاکتۆرە تازانی کە بە وجود هاتوون. دوای ئەم مقدمە بچمە سەر ئەوەی تا ئێستا منیش پەیامەکەم متابعە کردووە و ئەوەی معلومە لانی کەم مێدیای پێکاکە پشتیوانی لێەکەن، مێزگردیان بۆ داناوە پشتیوانی لێەکەن و قسەی لەسەرەکەن تاوەی مرکزیەتی خودی پێکاکە لە قەندیل سیێڕێ. ئەوەش بە حتمما لە ساعتەکانی داهاتووە ئینسان یا کاتەکانی داهاتووە
ABC ئەوەڵەن شتێکە ئەوەی معلومە ئەم پەیامە لە تەوازن قوایەکی زۆر نابەرابەری بینی دەوڵەتی تورکیە و خودی ئۆجەلان پێکاتووە معلومە تا ئەم لەحظەیەشتا دەوڵەتی تورکیە بە غەیرە ئەو قسە گشتیانەی کە پێشووتر باخچەلی کردوویەتی یا ئۆردۆغان توانێ ئێمە لەگەڵ پرۆسی ئاشتی هەینوە بێت ترۆر تەواو بێ بەو زمانە خۆ هیچ قسەیەک لەسەرەوەی ئایا ئیمتیازێک سازانێک دان بە مافی لانی کەم سەرەتایی خەڵکی کوردستانی تورکیەدا ئەنێنوانە ئەمانەی لێ دیار نییە ئەوە لەو بابەتەوە لەم لاوە پەیامەکەی ئۆجەلان ئیمتیازی زۆر گەورەی داوە بە تەرەفی مقابلەکەی کە دەوڵەتی تورکیە ڕاست من ئەوەی وا تۆش باسڵ کرد هەمەوەی بەرحاڵ هەڵسوورانی چەکداری نەمێنێت ئەوە لە پرۆسەیەکی سازان و ئاشتیا ڕاستێکی چاوەڕوان کراوە ڕەنگە زۆر قرس نەبێ بەڵام ئەوەی مهمتر هەڵوەشانەوەی خودی سازمانی پێکاکایە هەروەک تۆ بە دروست باسە کرد بە بێەوەی جێگرەوەیەک یا ئالتەرناتیوێکی خسبێتە بەردەم خودی و سازمانە چی ئەبن بە سازمانێکی سیاسی بنێوێکی دیکە ئایا ئەوانی دەم جەبن لەگەڵ هەرم دەم پارتیەی کە نزیک ئەوانە لە تورکیەدا ئەمانە پرسیاری فعلەن بێجوابن بۆیە ئەمە چی نیشانەدا تەوازنخوایەکی زۆر نابەرابەر کە لەلایەکۆ دەوڵەتێکی حاکمی مستەبدی فاشیستی وەک تورکیە لە بەرابەر هێزێکی چەکدار و سیاسی وەکو پێکاکە کە خودی ئەو بەگشتی هەلومەرجەکەی لە ناهەمواریدایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بە تایبەت و بە شخصی ئۆجەلانیش کەڵانەوە 26 ساڵە لە زیندانی ئەوانە بەسەرە باو لەوانەیە زۆر شتی خۆیان بەسەریا داس سەپاند بێ بە سوورەتەکە ئەمە جزوی سەرەتایی ترین مافی سەرەکی بوو کە لانیکەم ئەو دەوڵەتەی کە نیازی سازانی لەگەڵ سازمانی مقابلەکەی هەیە هەلومەرجێکی لەبار بۆ خودی ئەو زندانیە بە وجود بێنێ حتا ئازادی بکە ئەوە خاسێکی زۆر تەبیعیە خاسێکی زۆر ئاساییە ئەمانە نەکراوە دەنەچە ئەوەڵم خوێندنەوەیە لە هەلومەرجێکی زۆر نالەبارە و بە زەرێری پێکاکە و بە زەرێری تا ئێستای ئۆجەڵان دراوە لێرەدا من قسێ بڵم هەر لەم 2 ساعتەیە لە سۆسیال مێدیای بینی زۆرێک لە ناسیۆنالیستای کورد و ئەوانەی خۆیان لە بازنەی بزوتنەوەی کوردایەتیا بینوانە دەستیان کردو بۆ ئەمە ئاژ بەتاڵە و ئەمە خۆفرۆشیە و ئەوە ئێمە بەم قسانە ناوزەدەی ناکەین پرۆسەیەکی بە قەولی خۆیان سیاسیە بەڵام لە ژێر فشاری دەوڵەتی تورکیایە هەلومەرجەکەی زۆر نالەبار و تا ئێستای بە نەزەرم قازانجێکی تیانە کردووە نە ئۆجەلان نە پێکاکە بزانین قەدەمی بەعدیەکەی لەم بابەتەوە چییە بەڵام مهمتر لەوە پرسیار ئەوەیە ئەم پەیامە و ئەم پرۆسەی سازانە من حتا بەڕاستی بنێوینانم پرۆسەی ئاشتی چونکی معلوم نییە مەجبور بێ بە ئاشتی ئەگەر بێ خۆ زۆر باشە واقعان بەڵام ئەوەی نێوێن بە پرۆسەی سازانە کە دەستی پێ کردووە لە بینی ئۆجەلان و دەوڵەتی تورکیە بەرهەمی هەلومەرجە دنیایی ناوچەیەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە نظرم بێت جارێ لە پێشە سەرنجێک بچێتە سەر ئەوە بۆ لە 4-5 مانگ لەوە پێشەوە دەوڵەت باخچەلیەکی فاشیستی کە 26 ساڵەوە پێش ئەوەڵین کەس بووە کوێتی ئۆجەلانە بێ ئێعدام بکرێ هیچ وەخت دەتانی بە حتا دیالۆگکردن لەگەڵ پارلەمانتارەکانی نێو خودی پارلەمانی تورکیا نەبووە زۆر بەڕۆشنی هەموو کەس باسی دەکا بۆ یەکەم جار کە ئەم پارلەمانتارانەی وەختی خۆی هەدەبە وەڵام بووە بەدەم پارتی واردی ئەم قاعەی پارلەمانی تورکیا بن یەکێ لەو کەسانەی حتا تەوقیان لەگەڵ ناکە سڵاو چاک خۆشیشیان لەگەڵ ناکە لەگەڵ ئەمانەی ئەو وەختە هەدەپە یا دەم پارتیارم دەوڵەت باخچەلی چییە چ وەزعێک گۆڕاوە دەوڵەت باخچەلیەکی فاشیست و لەلایەکی دیکەوە حتا ئۆردۆغانێکی فاشیستدان بۆوانێ غەیر ئەز محاسباتی نێو خۆی تورکیە ئەویژەوەیە هەلومەرج لە ئاست
دنیا و لە ئاز ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر گۆڕدراوە من پێم وابێ ئەم دەوڵەتی ئۆردۆغان و بە باخچەلێکەشیەوە هەستیان بەوە کرد لەوانەیە لەم ئاڵو گۆڕانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا دێتە پێشێ لەم خەریتەی تازەی قرارە بۆ ڕۆژهەڵاتی تازە ئەمریکا و ئیسرائیل دابنێن و ئیسرائیلیش بە توندی دژی ئێستای ئۆردۆغان و ئەم دەوڵەتە لەوانەیە لە کارتی کورد دژ بە تورکیە ئیستفادە بکرێت خۆیان پێش قەدەم بوون عاقبەت فەزایەک دروست بکەن ئەم کارتە بە دژی دەوڵەتی تورکیە ئیستفادەی لێ نەکرێ ئەوەی بۆیان بکرێ بەلانی کەمی ئیمتیاز بەحاڵ ڕێگایەکی بۆ بینەوە بە نەزەرم ئەمە ئەساسەن بەرهەمی ئەم وەزعیەتە ئایندەی چۆنە بێ زۆر نادیارە زۆر پرسیار هەر ئێستا لەسەر پەیامەکان و لەسەر پرۆسەکە وجودی هەیە ئەتوانین ئەمڕۆ یا لە هەفتەی داهاتووشدا قسەی زیاتری لەسەر زۆر باشە حتمما من وامدا نابوو کە ئەم بەرنامەی ئەم هەفتەیەمان سەبارەت بە پرسی کورد بێ لە ناوچەکەیە بەگشتی کە دیارە بەتایبەت ڕۆژاوا و تورکیا ئەمڕۆ مۆزەکان لەوێ زۆر گەرمن بەڵام تەنانەت کاریگەریەکانی لەسەر کوردستانی عێراق و لەسەر ئێرانیش چۆنە بێ مەسلەیەکی گرنگە ئەم باسە هەڵەگرین بۆ بەرنامەی داهاتوومان هەفتەی داهاتوومان تەرخانەکەین بەوە و فرسەتی ژەدن کە گەر هاوڕیانێکی تریش قسە و باسییان هەیە لەم بابەتەوە سەرنجیان هەیە یاخود ڕخنیان هەیە یا مداخلیان هەیە توانن لەگەڵمان بن هەر ئێستا ژەوە بڵێن بە هاوڕیانێک کە لێرە بینەرمانن کۆمەکمان بکەن ئەم بەرنامەیە لە سۆشیال میدیا بە فراوانی بڵاو بێتەوە فرسەت بۆ پرسیار و سەرنجەکانی ئێوە فراهەمە گەر سەرنجەکانتان بگاتە لای ئێمە لە فەیسبوکەوە یاخود لە باشتر وایە لە یوتیوبەوە حتمما بەپێی توانە و بەپێی کاتی ئەو کاتی تەرخانمان کردووە ئەمڕۆ بۆ ئەم باسە هەوڵە دێن وەڵامیان بدەین و پرسیارەکانی تریش هەڵەگرین بۆ هەفتەی داهاتوو من سەرنجێکە دام لە پێشەکی ئەم باسەیە یەکێک لە مەسەلە گرنگەکانەوە بوو لەم پەیامەیە کە هاتووە جا سەرنجڕاکێشیشە تەوانەمە لە نوسخە کوردیەکەی من هەردوو نوسخەکەی بڵین تورکیەکەش و کوردیەکەشی متابعە کرد لە نوسخە تورکیەکەیە باسی هەڵوەشانەوەی پەکەکەیتیان نیە قسە لەسەر هەڵوەشانەوەی پەکەکە نییە لە نوسخە کوردیەکەیە لەوەی کە بە کوردی خوێندایەوە قسە لەسەر هەڵوەشانەوەی پەکەکە ئەکا یعنی لەسەر حیزبەکە خۆی قسەیەک لەسەر هەڵوەشانەوەی نیە لە نوسخە تورکیەکەیەوە ئەمە تەنانەت دواتر بیستمەوە کە تحلیل و شتەکان لە ناو تورکیاوە هاتن بە جۆرێک مای نیگەرانی بوو کە بۆچی ئاوا بوو بۆ بە زمانی بە بڵێن میدیاکانی تورکیا ژەمیان باس کردو کە بۆچی بە زمانی تورکی قسەی لەسەر هەڵوەشاندنەوەی حیزبەکە نەکردووە پاشانێکی لەو شتانەی کە تەنها کاردانەوەیە کە من ئاگاداری بووم لە ناو تورکیایە ئەوە بوو کە یەکێک لە ئەندامە بڵین دیارەکانی حیزبی ئەکەپە لێدوانێکی داوتێتی تورکیا لە کۆت و بەندەکانی ڕزگار بێ یاخود بەرەو ئەوە چین کە لە کۆت و بەندەکانمان ڕزگارمان بێ بە جۆرێک لە جۆرەکان قسە لەسەرەوە نییە چارەسەرێک بۆ کێشەیە بدۆزنەوە بەڵکوەوەیە کە دەوڵەتی تورکیا خودم دەوڵەتە فاشستە لە کۆت و بەندەکانی ڕزگاری بێ بە جۆرێک دۆخێکی باشتر و فەرهامتری بۆ بێتە پێشەوە ئەوەی کە دەوڵەت باخچەلی مبادری ئەمە بوو دەوڵەت باخچەلی لە تورکیایە حتمما تۆ ژاگاداری ئاوڕە ڕەحمان کە بە نوێنەری ئەوە ناوە برێکە دەوڵەتی قوڵ دەوڵەتی عەمیق یاخود ئەو دەوڵەتەی تورکیا کە بڵێن حکوومەت و دام و دەستگا ڕەسمیەکانوانە هەرچیەک بن ئەوانن کە لە بنەوە بڕیارەدەن بەشێک موسسەی دامەزراوی سەربازی و ئەو دامەزراوە ئەمنیانەی کە لەگەڵ دامەزراوە ئەمنی و سەربازەکانی دنیاە لەگەڵ ناتوە لەگەڵ ئەمریکا لە پەیوەندیان دەوڵەت باخچەلی بە جۆرێک نوێنەرایەتی ئەم بە نوێنەری ئەم دەوڵەتە حسابەکرێ و ئەوەی کە مبادرەکە لە پێشا لە سەرتاوە لەوە هات بەشێک ئاماژە بەوەیە کە ئەمە ممکنە جۆرێک پیلانێکی نێودەوڵەتی بێ یاخود لە پشتیەوە نەخشەیەکی نێودەوڵەتی بە هاوبەشی ئەمریکا بە هاوبەشی ئیسرائیل و ئەو دەوڵەتانە لە پشتی ئەمەوە بن بە جۆرە لە جۆرەکان سەفقەیەکە لە سەفقەکانی ترکە
ترامپ و دەسەڵاتی تازەی ئەمریکا و لەگەڵ بە هاوکاری ئیسرائیلی ژارە لە ناوچەکە بیکەن. ئاکامی دۆخێکە کە وەک تۆ باست کرد، یانی ئەمە کە باسمانەکرەمانم جەنگی ئیسرائیل لە ناوچەکەیە دۆخێکی کۆنەپەرستانە دێنێتە پێشەوە، مناڵ کوشتن ئاوا بە خوێنساردی، وێرانکردنی ئەم ناوچەیە، ئاوارەکردنی خەڵکەکەی. ئێستا دوایەوە بوو بەوەی کە خەریکن بەنیازن بە ڕسمی ئاوارەیانکەن و دەریانکەن لەو شوێنەوە بیکەن بە بڵێن گازینۆ و باڕۆ ئەوشتانە لەو منتیقەیە بۆ شوێنی تەرفیهی دەوڵەمەنەکان. وتمان ئەمە ئەم دۆخەکە لە خۆرهڵاتی ناوەڕاستە پێک هاتووە لە دوای 7 ئۆکتۆبرەوە شتێکی زۆر بڵێن بە ئەرزش و بایەغدار هیچ کە ناهێنێ بۆ خەڵکی ناوچەکە بگرە. خەڵکی ناوچەکە دەرگیری کۆنەپەرستی زۆرترەکە، بازێک لەو هێزە کۆنەپەرستانە، هێزە دواکەوتوانە، متەخەلیفانە، زۆر سەرکوتگەرانە کە لە ناوچەکەیان ئۆکەی وەرەگرن. هەر لەم بەینە ئێمە ئەبینین باسەکارەوە نییە کە ئەم پەیامە ئەمڕۆ خوێنرایەوە. 2 هەفتە لەمەوە بەرقسە لەسەرەوە کرا کە خودی ئۆژەلان جوابی ناردووە و مەسعود بەرزانی کەسێکی کۆنەپەرست و دەسەڵاتێکی ئاوا گەندەڵی کە لە کوردستانە هەیە ئەوە بێ بە کەفیل و بە زامنی بەڕێوەچوونی ئەم پرۆسەیە کە ئەمە بۆ خۆی لە میدیاکانی عەرەب زمانە من لە چەند جێگا گوێم لێ بووە بەڵێ بەم جۆرە مەسعود بەرزانی بوو بە مەرجەعێکی کوردەکان لە هەر 4 پارچەکەیە و ئەمانە خەریکن بە جۆرێک بەم ئاراستەیە ئەم جوڵانەوە ئەم ناوچەیە ئەبن. خەڵکی کوردستان دیارە هەر تەنها کێشەی نەتەوایەتی نییە و هەر تەنها کێشەی ستەمی نەتەوایەتی نییە. ئەگەر تەنانەت کۆتایی هاتنی ئەم پرۆسەیە ڕزگاربوونی یەکجاری بێ لە کێشەی نەتەوایەتی و ستەمی نەتەوایەتی هێشتا بەو معنایە نییە کە خەڵکی کارگەر و زەحمەکێش و دەستقڵیشا و ماندوو نەداری ئەم ناوچەیە بوو بە خاوەنی شتێک. سەرنجام لە یەکێک لە کێشەکان لە کۆڵمانە بێتەوە. هاوڕای تۆم من ناچمە پاڵەوانی کە باز لە ئاش بەتاڵەکەن و قسە لەسەر ئاش بەتاڵەکەن و گوایە پێیان وایە شەڕی قەندیل کە هەمیشە و دایم جێگەی سەرنج و ڕەخنەیان بۆ، هەمیشە و دایم جێگەی لاقرتیان بۆ، هەمیشە و دایم وتویانە کە باوی نەما و وەختی نەما و کاتی نەما و کاتی ئەوانە نییە. ئەم جارەکە گۆڕێ بە دانوستان لەگەڵ تورکیایە بێتە مایی بە تەخوینکردن و بە ئاش بەتاڵ ناوبردننی ئەم حیزبە. من پێم وابێ کە ئەمە بە هەردوو دیوەکەیە هەر نادروستە. قەزاوەتکردن لەسەر ئەم ئینە زۆرتر خوێندنەوەی زەرورترە، خوێندنەوەی گرنگترە و ئەوەی کە چی بکرێ سەرنجام بۆ خەڵکێکە ئاڵگۆڕێکی ڕیشەی بەرەو باشتری ئەوێ لە ناوچەکەیە دۆخێکی تازە دێتە کایەوە، چۆنچۆنی سوود یا لەم دۆخەوە بژیرا زەرەرەکانی کەمترکرێتەوە. ئەمە ئەو پرسیارە جەوهریە کە خەڵکی چەپ و سۆشیالیزە بێ بە شوێنەوە بن لەو کردەوانە گەڕین کە بەڕاستی بەشێکی زۆری چەپیش پێ خۆی پێوە گرتووە کار مەحکوومێکا و ئیدانەیەکا و ئەمەم بەدڵ نییە و ئەوم پێنە سەرنجام ناژڵێت چی باشەوە، ناژڵێ ئەم ئاڵ و گۆڕەکە ڕووی داوە لەکوێوە ئەتوانێ زەرەرەکەی کەمتر بکرێتەوە، چۆن چۆنیەکرێ بەرەنگاری بینەوە، چۆن چۆنیەکرێت لە بەرامبەری ڕاوەستین. تەنها وەکو بازێک وەکو بووقێکی میدیایی خەریکی ستایشکردنی ئەم و کەمتر ستایش دیارە زۆرتر هەر ڕەخنە و ڕیسواکردن و ئیدانەکردن و ئەوانەیە کە من پێم وابێ بە باش یا بە خراپ هەر چۆنێک هەڵسەنگاندنمان هەبێت لەسەر ئەمەی کە ڕوویداوە گرنگتر خوێندنەوەیەتی تا ئەوەی هەڵوێستی ئەوەی ئیدانەیەکەم مەحکوومیەکەم ئاش بەتاڵە یاخود ئەمە تەسلیم بوونەوە ئەوانە. بەهەرحاڵ منیش پێم وایە ئەوەی کە باس کرا لەم پەیامەوە جارانە ئیمتیازێکی زۆر زۆری داوە بە دەوڵەتی تورکیا و ئەگەر تەواوی ئەمەی کە ئەوترێ ئەمانە بێت کە ئۆجالان باسێکە بەڕاستی خەتەرێکی گەورەیە. ئۆجالان بۆ من لە ئێزال کەسێکی زیندانیەوە، کەسێکە کە 26 ساڵە زەجرێکیشە لە زیندانەوە ئەمانە بە هیچ جۆرە لە جۆرەکان باسکردنی ئەوەی کاوە چۆچی دانا و ئەمانە من پێم وانییە ئەمە تعبیرێکی دروست بێ، بەڵام لە ڕووی سیاسیەوە ئەگەر هەڵەیە بێ بڵین هەڵەیە. بۆ من وا ئەزانم دەست بەرداربوونی چەک بە هەر حاڵام هەڵوەشانەوەی حیزبەکە یانی چی، من بەستمەوە نییە کە من بە تەرەفداری قەندیل و دیفاع لە قەندیل بکەم، بەڵام ینی ئەم ئیمتیازە بۆ لە بەرامبەر چییە کامەیە ئەوژە ئاخر باسی خەباتی سیاسیەکرێوەمانە ئایا بەڕاستی تورکیا ڕعایەتی ئەمانەی کردووە دوێنێ پەلاماری ڕۆژاواییدا، دوێنێ دەکەسی
چەکدار و بێچەکی لە ناوچەکانی ڕۆژاوایە قەتڵ و عام کرد بەبێ هیچ پاساوێک بەبێ هیچینێک هەزاران کەس لەلایەنگرانی ئەو حیزبەی کە ئەمڕۆ پەیامەکەی وەجالانە خوێنەوە لە زیندانان کە بەشێکیان هەڵبژێراون لەلایەن خەڵکەوە ئاخر کامە بواری سیاست کراوەتەوە بۆ کاری سیاسی تا ئەوەی کە تۆ دەستبەرداری چەک ئەبی وەڵام دووبارە دەستبەرداری حیزبێکی ژەبیتە ئەو مێژووی اینجا دوایی ئەو سیاقی کە هاتووە ئەمە سۆشیالیزم کۆتایی هاتی تر ئەبێ ئەم حیزبەش کۆتایی پێبێت و ئەمانە بە بڕای من تەرحێکی جێگای ئینتیقاد و ڕەخنەیە وا ئەزانم کە تا ئێستا ئەوەی کە تا ئێستا ئەیبینی نازانم لە هەفتەی داهاتوە حتمما ئۆکتۆ باستر جوانبی زۆرتری لێگەدەینەوە بەڵام من تا ئێستا هیچ شتێکی پۆزتیڤم تیان نەبینیوە هەر چۆن بێ کۆتایی هاتنی جەنگ کۆتایی هاتنی کوشتار لابردنی ئەو مبەرڕەی کە بە دەستی دەوڵەتی فاشستی تورکیاوە بۆ قەتڵ و عامکردنی خەڵک لە کوردستانی تورکیاوە هەروە لە ڕۆژاوا شتێکی پۆزتیڤ و باشە بەڵام بە نرخی چی بە نرخی کۆیلەکردنی خەڵکی کوردستان بە نرخی پایەدارکردنی هەڵاواردنی نەتەوایەتی پێشێرکردنی مافەکانی خەڵک مافە سەرەتایەکانی خەڵک لە دەرباز بوون لەستەمی نەتەوایەتی ئەگەر بە نرخە بێ بە بەڕاستی معاملەیەکی زەرەرە و زۆر جوانبی نێگەتیڤی هەیە لە جێگەیەوەی جوانبی پۆزتیڤی هەبێ چەند قسەی بکەم لەو بابەتەوە فەرموو دقەن منیش هەرەوەم باس کرد ئەوەی تا ئێستا و لەم پەیامە بینراوە لەم پرۆسەی دووسێ مانگە هاتووە تا ئێستا ئەوەی قەزانجی لێ کردووە دەوڵەتی تورکیە باخچەلیە و زەرمەندەکەی لێرەیە لەم معادلەیە باڵێکی دەوڵەتێکی ڕاست و فەشیز لە منتەقەکە کە دەوڵەتی ئۆردوغان و دەوڵەتی تورکیە قازانجی لێ بینن ئەوان بە هەر نسبەت قازانجی لێ بینن ئەبێ بە زەخت و زۆر بەسەر کۆمەڵانی خەڵک سەر کۆمەڵانی خەڵکی هەم تورکیە هەم خودی کوردستانی تورکیەش بە زۆری دەرنەچەوە معلومە لەو بابەتەوە زۆر زەرمەندیە واقعەتێکی دیکەمان پێڵێ جارێکی دیکە نیشانداوە ڕەوتەکانی بزوتنەوەی کوردایەتی ئەحزابی ئەسڵی یان نائەسڵی بزوتنەوەی کوردایەتی ئستراتێژی و سیاسەتیان بەڕاستی نامۆیە بە حەقخوازی خەڵکی کوردستان حتا بۆ لابردنی سیستەمی نەتەوایەتی ئەو تەرخ و بەرنامانەی ئەوان هێناویانە ئەوە پارتی دموکراتی کوردستان و مەسعود بارزانی تۆ نێوە دەبرد دەی لە کوردستان ئێران وەختی خۆی ئەمە حیزبی دموکراتی کوردستانمان دیوە تۆ یەکێتی نیشتمانیت لە من زیاتر تەجروبە کردووە ئەوە پێکاکە ئەیبینین ئەمانە حیزبە ئەسڵیەکانی بزوتنەوەی کوردایەتین بارها و بارها ئێمەوەی کۆمۆنیستەکان وتوانە بابە حەقخوازی خەڵکی کوردستان لە هەر بەشێکی بۆ نەمانی هەڵاواردن بۆ نەمانی سیستەمی نەتەوایەتی زۆر بەرحەقە بەڵام بە تۆری واقعی بە تەجروبەی تاریخی نیشانی داوە ئەم ئەحزابەی کە بەردی حەوڵدان بۆ مافی کورد لە سینگەدان معاملەیان پێوە کردووە بەرحاڵ سات و سەودایان پێوە کردووە و کولەن لە چوارچێوەی ئستراتیژی و سیاسەتیانە لابردنی هەڵاواردن بە یەکجارێکی و لابردنی ڕیشەیی سیستەمی نەتەوایەتی نییە لە بەرنامەکانیانە حلومەرجی دنیایی و منتەقەیش و شرایطی واقعی جوای لێ کردووە لابردنی حتا سیستەمی نەتەوایەتی و بە یەکجاری بۆتە ئەرکی سۆسیالیستەکان بۆتە ئەرکی ئازادی خوازان بەرابەری خوازان جارێکی دیکەش لەم ماجرا ئەمەمان پێ نیشانەداتەوە دەرنەتیجە هەر بۆیە ئێمە نەتەئید کنندەی من و تۆ و زۆر کەسی ڕەنگاڵانەوەتا هیچ وەخت نە ئستراتێژی نە سیاسەت نە تاکتیکی پێکاکات چ لە دەستپێکیە کە تەرەفداری دەوڵەتی چوار مستەقیلی چوار پارچەی کوردستان بۆ تا ئێستا گەیشتۆتە ئەو جێگایی بە سازانێک لە چوارچێوەی دەوڵەتی تورکیا ڕازیە و خەریکە ڕووپۆشی دموکراسیشی بۆ دروستکە ئێمە تەئید کنندەی نەبووین بەڵام لە عینە حاڵە بۆیە من لە دەست پێکا پێماوتو لە جیاواز لەگەڵ ئەو ناسیۆنالیستە زانی چۆنە بەشێک جریاناتی ناسیۆنالیست کە بخۆیان لە بنەماڵەیەکەن لە چوارچێوەی بزوتنەوەی کوردایەتیان بەحاڵ ئەبینن ئەم کارەی ئۆجەلان تا ئێستا بۆ بزوتنەوەکەی ئەوان بۆ بزەبەتەوەی ملی زەرمەندە بۆیە نێوی ئاشبەتاڵی لێنێن نێوی خۆفرۆشی لێنێن هەمووانە ئەمە ئیشی سۆسیالیستەکان نییە ئەمە ئیشی کۆمۆنیستەکان نییە من قسەکەم وایە
ئەگەر ئەم پرۆسە ئاوا بڕۆشتایەتە پۆش پرۆسەیەکی شەفاف بێ پرۆسەیەکی ڕۆشن بێ لە زمینێکی بڕێک بەرابەرترە حتا بینی دوو هێزی بۆرژوایی دەوڵەتەکە دەوڵەتێکی بۆ سەر و خەڵکی و چەوسێنەرە حزبەکەش حزبێکی ناسیۆنالیستی بۆرژواییە بەڵام ئەگەر لە زەویەکی واقعیە بەرابەر بچوایەتە پێشێ کۆمەکی بکردای یەک بە سازانێکی واقعی کۆمەچێکی بکردایە بەو ئاشتیە واقعی کۆمەکی بکردایە بەوەی ئێش و ئازاری سەر شانی خەڵک لە کوردستانی تورکیا بەلحاظی سیستەمی نەتەوایەتی و فەرهەنگی و هەموو ئەوانە کەمتر بووە ئێمە شەر پۆزیتیڤ و مخالفەتێکشمان لەگەڵ ناکرد نمونەی دوو نمونەی زۆر ڕۆشن لەو بابەتەوە هەیە هیچیان خودی قەزیەی فەلەستینە ساڵی 93 هەمومان شاهدین یاسر عەرەفاتیش قبەت ڕوخساری بزوتنەوەی نەتەوایەتی فەلەستین بووە نەتەوایەتی مەسەبی هەرچێکی نێوەنەی فەلەستین بوو هیچ پێشکەوت و خواستە لە ئۆجەلان نەبووە لەوانەیە لە دواتریش بوو بێ ڕاستیەکەی بەڵحازە بەڵام مادام ئەو وەک تەرەفێک لە زمینێکی بڕە واقعی ترە ئەو کات هەلو مەرجە دنیاییەکە وابوو لەگەڵ ئەسحاق رابین چوون 93 میلادی قەراردادی ئۆسلۆیان ئیمزا کرد لە کاخی سپی ئێمەی کۆمۆنیستەکان مخالفتمان لەگەڵ نەکردوتمان لانی کەمێک لە ئێش و ئازاری خەڵکی فەلەستین کەمێ بێتەوە ئەو وەختام ئۆتۆنۆمیان بۆ بەڕسمە ناسین وعدە درا دوای 5 ساڵ دەوڵەتی مستەقلی فلەستینی بەوجود بێتوان زۆر چاکە دوو تەرەف پێ ئەسازێن و ئەم شەڕ و کێشەیە لە فەلەستین تەواو بێت کە دوایی وای لێ نەهاتەوە داستانێکی دیکەی و وەختی تر قسەمان لێ کردووە بۆ یەکانە بەڵام ئێستا ئەوەی لێ تا ئێستا ئەوەی ئەبینرێ منیش پێم وایە ئەمە ڕەوتەکە وان نییە تەبدیل بێ بە سازانێکی دروست و حسابی و ئێش و ئازاری خەڵک کەم کاتەوە بۆ یەکانێ زەرمەندیەکی گەورە تووشی خودی و حزب سیاسیە و زەرمەندێکی زۆر تووشی خەڵکی ئەوێکە ئەبێ لەعینە حاڵە با قەزاوەتی زۆر شتاب زەدەش بە قەولی ئێمە نەکەین بزانین هەنگاوەکانی بەعدیان چییە بزانین خودی کۆنگرێ ئەو حزبە پێکاکاپیان کتووە چۆن تەمەشای مەسەلەکە یا نمونەی زۆر ئاشکراتری ئەو پرۆسەی مزاکرێ بوو کە نێلسۆن مەندێلاش لە زیندانەوە کردی بەڵام ئەوەڵێن قەدەمی اتفاقا ئەو دەوڵەتە نەژات پەرستەی ئەفریقای جنوبی لانی کەم ئەوەی بەڕسمێن ناسی نێلسۆن مەندێلای لە سلولی تاکە کەسی زیندان هێنا دەرێ بردی لە منتەقەیەک و لە شوێنێک و لە شەڕایتێکە کە ئیتر زیندان نەبوو پیان ناوە زیندان حەسر بوو بەڵام زیندان نەبوو دەستڕسی بە خانەوادە و کەس و کاری بوو دەستڕسی بە هاو حیزبیەکانی بوو دیالۆگی لەگەڵەکردن تا پرۆسەیەکی سازانی لەگەڵ دەوڵەتی نەژات پەرست بردە پێش هیچ جێک لەمانە فعلەن لێرە ڕەچاو نەکراوە دەرنەتیجە مادامەم پرۆسە هەر کەماکان ستەم زوڵم ئێش و ئازار لەسەر خەڵکی کوردستانی تورکیە بێڵێتەوە بە نەتیجەیەک ناگا بەرحاڵ بۆ پێکاکا و ئەم ئەوزاعی تێکەوتووە چی نیشانیەدا ئەحزابی بزوتنەوەی کوردایەتی ڕێگات چارەی واقعیان بۆ حەلی عادلانەی مەسەلەی کورد پێ نییە بەرحاڵ ئەگەر پیان وایە بم سەرنجامە ناگەشتن بوو قسەیەکی دیکەی تۆشتە ئیتکەم ئەویژەوەیە کولەن ئەم ڕەوتە هەیە لە بەتنی ڕەوتی کۆنەپەرستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وایە هێزە کۆنەپەرستەکانی تەقویە دەبن ئەوە لێرە تورکیا خەریکە ئیسفادەی خۆی لەم هەلو مەرجاکە ئەوە مەسعود بارزانی لەو بابەتەوە خەریکە و پارتی ئیسفادە لەم موقعیەتەی کە پێکاتواکە ئەوە لەولاوە ئەحمەد شەرع لە سووریە خەریکە بە جۆرێکی دیکە حتا چەند ڕۆژ لەوە پێش ئەو بە ئیسلاح کۆنگرەی گرتووە حتا بەشێ زۆر لە خەڵکی ئەو جغرافیای سووریە کە کوردستانە و سێلەیەکی خاچی ئەویان بەدەستەوەیە و ئەو هێزە نظامیان هەیە و دژ بە کۆنەپەرستی و تەرۆریزم ڕاوەستاون حتا دەخاڵەتی نەداون کولی ڕەوتەکە ڕەوتێکی کۆنەپەرستایە کە باوەشێنەکرێت لە منتەقەکە زۆر باشە دەست خۆش وەک وتم مەمە بەشێکە لە قسە و باسە سەرەتایەکانی ئێمە حتمەن بەرنامەی داهاتوومان تەرخانەکەین بەم بابەتەوە بابەتەکانی تریش لە پەیوەند بە مەسەلەی کورد لە خۆرهەڵاتی ناوەڕاستە لایەنە جۆر بە جۆرەکانی تاوتویەکەین و هاوڕانێکی ژەگەرەیانەوێ لەگەڵمان بن بەشدار بن بۆ قسە و باسکردن لەوانە ئەکرێت لە ڕێگەی کۆمنتەوە یاخود لە ڕێگەی پرسیار و ڕەخنەوە لەگەڵمان بن یازیز کە لەگەڵمانن سپاسانەکەین بۆ سڵاو و بۆ دەستخۆشانتان لاڤە ئاریا عەزیز ئەبد تاڤگە
ئیبراهیم هاوڕێ هەژیر و هاوڕێ سیروان مستەفا هەموو سوپاسدانەکەن کە لەگەڵمانن و خۆزگە بتان توانێت لە ڕێگەی خۆتانەوە لینکی ئەم بەرنامەیە لە سوۆشیال میدیا بڵاو بکەنەوە تا بینەرێکی زۆرتر بۆ ئەم بەرنامەیە هەبن. هاوڕێژی پرسیارێکی کردووە یاخود بەڕاستی سەرنجێکە پرسیار لە ڕوتێک خەباتی چیناتی لە دەستوری استراتیژی خۆی نەبێت گومان لەوە دانیە هەڵیش بۆشێتەوە داماڵێنی چەک ینی هەڵوەشانەوە بەرحاڵ ڕەنگ نییە وابێ یان یەکرێ لانی کەم ئەگەر باز لە هەڵوەشانەوە ژەکرێ خودت بە ئەوە کرێکرا بوتە ناوگۆڕین بەڵام خودی ئەوەی کە تعبیری هەڵوەشانەوە بەکارهات بەبێ ئەوەی هیچ ئەلتەرناتیڤێک و بەدیلێکە بێ بە جۆرێک لە جۆرەکان مانایەکی فراوانتری هەیە بۆم چینە چەکداران بە مانای هەڵوەشانەوە بێ بەڵام ئەو دەم پێویستی ناکرد بوترێ ئەگەر وابێ بەڵام کە ئەوترێ هەڵوەشانەوە بۆ خۆی مانای هەیە و من وازارم کە ئەوە بەتایبەتی ئەو خاڵیان زۆر زیاتر لەوە بوو کە چاوەڕوانەکرێت کە ئەو جاران بۆ ڕێکەوتن و ئاشتی نیشاندانەوەوانە قسەی لە چەک داماڵین بکردایە چەکدانان بکردایە بەڵام ئەوەی کە هەموو جەریانەکە و هەموو ڕۆتەکە هەڵبۆشێتەوە یاخود حیزب ئەسڵەکە هەڵبۆشێتەوە دیارە هەموو ڕۆتەکە ناو باسی لە باڵ و لە قوپۆپەکانی نەکرد و قسەش هەیە لەو بابەتەوە حتمەن لە بەرنامەکانی داهاتوە ئاماژەی پێەکەم بەڵام حیزب ئەسڵەکە کە لە نزیکەی 40 ساڵەیە پێک هات و خەباتی چەکداری دەست پێ کردووە نزیکە بێتەوە لە 50 ساڵ ئەو حیزبە بێ هەڵوەشێتەوە کەمە بۆ خۆی بە بڕای من سلبیە یاخود نێگەتیڤ بوو بەدەر لە شتەکانی تر دیارە دەستخۆش ڕەحمان من ئەڵێم بە ئەم باسە هەڵگرین وەک قەراربانا بۆ بەرنامەی داهاتوو بچینە سەر بابەتەکانی ترمان کە بڕیار وا بوو ئەمە بابەتێک بکاتە پێشەوە بەڵام ئەو بابەتان